بەڕێزان سلااوان لەبێت بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو بابەتە میواندانی هەریەک لە بەڕێزان ئاری هەسین ئەندامی سەکردداری پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای سلێمانی و بەڕێز دکتۆر هەواڵ ئەبوبەکرمان کردو مامۆستای زانکۆ بەخێرهاتنی هەموو لایەکتانەکەی. کاک ئاری دەمەوێت سەرتا لە جەنابەت بپرسم ئەو ڕۆژەی دوێنێ لە پارێزگای سلێمانیا بینیمان خۆپیشاندانی جەماوەری و چوونە بەردەم بارگای پارتی دیموکراتی کوردستان لە قیچوار و دواتریش وەڵامدانەوەی ئەو لقا بە تەقەکردن. ئایا من پرسیارەکەم ئەمەیە ئایا تەقەکردن بە بۆچوونی تۆ هێمایەک نییە بۆ بەرەنگاربوونەوەیکی توندی ئەو ماف و ئازادانەی کە خەڵک حەقی خۆەتی ممارەسەی بکە؟ بەڵێ وڵی ینی حەقا ئینسان کە چیرۆکێک ئەجارێتەوە باسی هەموو چیرۆکەکە بکات لە ئەوڵ تاخیری، ینی ئەمە ئەو ڕووداوی کە دوێنێ لە شاری سلێمانی ڕوویا ئەمە کۆمەڵێک بڵێن هاوڵاتی نەبوون کە هاتبن خۆپیشاندانیان کردبێ بۆ بەردەم لە قیچوار و ئەو پاسەوانانەی کە بڵێن حیمایی لە قیچوارەکەن لە خۆیان وشێت بوون تەقە بکەن. ئەمە وا نەبووە. ئەگەر سەیری مۆزوعەکە بکەیت لە کوللا خۆی من کە ئەوواڵێم جارێ بە پێشە مشتێ ئەوە پێویستی یەکرد ئەویان بڵێم کە زۆر بەداخەوە ڕووداوی وایە خۆزگا ئەوە ڕووی نییە و ئێستا من و جەناب تو کە مامۆستا هەواڵیش لە دەوری ئێمێزە دانیشتنەیە باسی ئەومان کردایە. ئەوە هیچ بەس ئێستا کە ڕوویاوە مەسئلەکە بە شێوەیەک بووە کە ئەم گروپەی کە ئەم خۆپیشاندانەی ساز کردووە داوای مۆڵەتی کردووە بۆ خۆپیشاندانەکە لە بەردەرکی سەرە بەپێی ئەو زانیاریانی کە بە ئێمە دراوە لەلایەن بەڕێز محافزی سلێمانیەوە. ئیتر ئەم ئیجازەیە ینی ئەم مۆڵەتی کە پیاندراوە تایبەت بووە بە بەردەرکی سەرا دوایی کە لە میتینگەکەی خۆیان لە کۆبوونەوەی پێڵی چی ئەڵی بوونەتەوە مەسیرەیەکیان گرتووەتە بەر لە ڕێی جادەی مۆلیۆ بۆ درێژکراوەی جادەکە یانی شەقامی سالم و هاتنە خوارەوە پیایە هاتوون تا بەردەم بارگای قیچواری پارتی دیموکراتی کوردستان بەردبارانیان کردووە شوشیان پێوە نەهێشتووە پارچ ئاسنیان تێگرتووە لە هەموو ئەو کاتانەشا یەک پاسەوانی بارگای پارتی دیموکراتی کوردستان دەستی نێبردەوە بۆ تفەنگەکەی یا دەمانچەکەی بەعرز بکەم هەتا ئەو کاتەی کە دەست کراوە بە تەقا لە ناو خۆپیشاندانەکانەوە. ئێمە یعنی لە پێشەوەی ئەوان تەقەش بکەن ئێمەش لە ناو لقی چوارە ئێمە برینارمان هەبوو ئەوانەی کە بەردیان بەرکەوتووە ئەو پاسەوانانەی کە ناو لقی چواران دوای دەستکراوە بە تەقا. تۆ بۆ ئەمە هیچ بەڵگەیەکیش دوکۆمنتێکیش تێکرد بەدەستدا کە هێما بێ بۆ ئەوی دۆکۆمنت ئەوەیە کە ئێمە 4-5 لە پاسەوانەکانی ئێمە برینداری فیشەکن ئەم فیشەکان نەخۆ لە ئاسمان و نەباریون. ئەمە یەک. دووهەم ئەو شتانە بە ڤیدیۆ گیراون یعنی با بڵێن بە دۆکۆمنت کراون. ئەوە ئینشاءڵڵا کە من هیوادارم بە زووترین کات لیژنەیەکی بێلایەن لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە چاودێری پەرلەمان و ناوەندی دادوەری داواکاری گشتی دروست بێت پێک بێنرێ بۆی کە بە دوواداچوون لەسەر ئەوانە بکە. باشە زۆر سپاس کاکاری دکتۆر هەواڵ خوێندنەوەی تۆ بۆ ئەو ڕۆژە تازەیەکی لە سلێمانی ڕوویا ژمارەیە گەنج دێنە سەرجایدا خۆپیشاندان دەکەن دواتر خۆپیشاندانەکە تونند و تژی لێ دەکەوێتەوە و کوژراوی لێ دەکەوێتەوە برینداری لێ دەکەوێتەوە تێگەشتنی تۆ بە ئەو مۆزوع چی؟ من سەرەتا بێ ڕێمبەن لە دڵەوە پرسە سەرخۆشی خۆم لە قوربانیانە بکەم و هاوخەمی بۆ ئەو خەڵکانە دەرببڕم بۆ کەسوکاریان و بۆ شاری سلێمانی و بۆ کوردستان و بۆ هەموو ئەو لایەنانە بەڕاستی چێوەی لە دەسەڵاتایە و چێوەی لە دەسەڵاتانە چێوەی لەسەر شەقامەوە تەمەنای زوو چاک بوونەوە بۆ برینارەکانە خوازم و من لێرەوە بەڕاستی خەجاڵەتی بەرامبەر شەقام و بەرامبەر پارچە ئاسن و بەرامبەر لولەی تفەنگ و بەرامبەر تفەنگ و بەرامبەر بە دار و بەردی ئەم وڵاتە دەرەبڕم کە هەر ماوە و ناماوەیەک بە زمانێک ئەیهێنینە دوان و لە جیاتی وڵاتەکەی پێ ئاوادانکەینەوە یەکتری پێ ئەهاڕین و یەکتری پێ لەبەی نەبین. من ئومێد دەکەم ئەمە ئیتر سەرەتایەک بێ بۆ کۆتایی ئەو قەیرانەوە ئێمە بە ئاراستێکی تر بڕۆین. ئەوەی کە ڕوویە لە سلێمانی بزاوتی سلێمانی تێک ئەڵاوبوون لە سلێمانی ناڕەزایی لە سلێمانی کللتورێکی دوور و درێژە یەکێکە لە شریانە سەرەکیەکانی شاری سلێمانی. ئەو هێزەی ئەو لایەنەی دەست و پەنجەی لەگەڵ ئەو بارودۆخانەیە نەرم نابێ یان ناتوانێت تێبگە لەو بارودۆخانە بە ئاسانی ناتوانێت هەڵسوکەوت لەگەڵ ئەم ناوچەیە بکە. ئەمە مەبەستەکە لەوە نییە. ئەوانەی چ لەسەر شەقامن و چ ئەوانەی کە لە ناو دەسەڵاتن چ لەوانەی لە ئۆپۆزیسیۆنن چ ئەوانەی ڕێکخراوە مەدەنیەکانن یان ڕێکخراوە پیشەوی و جەماوەریەکانن یان میدیاکانن یان حیزبن یان ئیلیتن یان هەرچێکیان ناوەنی ئەبێ هەموو ئەمانە تایبەتمەندی سلێمانی بزانن. ئەوەی کە لێرە ڕوویاوە چەند لایەنێکی هەیە ئێمە نە لەگەڵ ئەو جۆرە تونگ و تیژین کە خۆپیشاندان من بەڕای خۆم
بەکاریان هێناوە چونکە ئەوەی من بینیومە کە زۆر بە وردی ئەم دوو ڕۆژە چاودێریم کردووە هیچ داواکارێکیان لە پارتی دیموکراتی کوردستان نەبووە جێبەجێ بکە ینی کە ڕێی ئەوەی گیراوەتە بەر ئەبێت تۆ ئامانجت هەبێ ئەبێ داواکاریت هەبێ ئەمە لایەکی کە چوونە سەربارەگای پارتی دیموکراتی کوردستان یا هەر هێزێکی تر یان هەر شوێنێکی تر بەبێ حوجە بەبێ بەڵگە بەبێ بیاسا بەبێ ئەو سیستەمەی کە هەیە شێواوی دروستەکە لایەنی دووهەمیش پارتی دیموکراتی کوردستانە کە لە مامەڵەکردن لەگەڵ خۆپیشاندەرانە نەیتوانیەوە بەو چەمکانەی خۆی کە نوێبوونەوە و دادپەروەری و پێکەوە ژیانە مامەڵە بکواتە ئەوەی کە دای من ئەڵێم لە کوردستانە باوەڕ لە بڕوا و لە کردار پێکیە ئێمە هەمومان بڕوامان بە ژیانی مەدەنی هەیە بە پێکەوە ژیان هەیە بەڵام لە کردارەکانمانە پێچەوانەکە ئێسلمێنین ئەکرا و بارودۆخانە بەڵام بۆ نمونە ئێمە ئەزمونێکمان هەیە لە تووڕەبوونی جەماوەری کە زوربەی زۆری ئەوانەی بەر ئەو تووڕەبوونە جەماوەری کەوتون بوونەتە قوربانی ئایا ئەوانەی کە لە ناولقی چوار و دام و دەستگاکانی ئەوەیان حەقی خۆیانە بەرگری لە ژیانی خۆیان بکەن لە کاتێک ئازانن بکەونە بەردەست تووڕەیی جەماوەر لەو لە ڕەنگە هەم بیان کوژنی ڕەنگە ژیانیان پارێزراو نەبێ تو ئەم حەقە نادەی ئەمە ئەو نقطەیە کە نقطەی خلافەکەی ئێمەیە نابێ پارتی دیموکراتی کوردستان وابزانێ خەڵکی ئەم شارە نیەوە خەڵکی ئەم شارە نایپارێزنەوە خەڵکی ئەم شارە لە خەمیانانین و خەڵکی ئەم شارە لە خزمەتیانانین و بەشێکی تێکەڵا و ئاوێزان بوو نین لەمە نابێ خوابزانن نەخێر نابێ کەس ڕێبە ئەبوو بەڕاستی هەمومان لەوێ بین کە خۆپیشاندەرانەوە نەکەن کە بەڕاستی حاڵەتەکە زۆر ناجۆر بوو چونکە ئێمە نە بەشێ بووین لە خۆپیشاندەران نەپرس بێ مەکراوە نە بەشێکیش بووین لەوەی کە لە ناوە بوو نە بەشێ بووین لەوەی دەرەوە بووە ئەبوو بەڕاستی هەمومان ئێمە بین بە دەرعی بەشەری بۆەوەی ئەوە ڕوونە چونکە بە نتیجە خۆ پارتی دیموکراتی کوردستان کێ پارتی دیموکراتی کوردستان کوڕی ئەم میلەتەن خەڵکی ئەم میلەتەن کاروانێک خوێنیان لە 46 تا ئێستا بۆ ئەم میلەتە لە قۆناغی جیاوازە بۆ میلەتە یاوە نابێت ناڕەزایی و ڕەخنە بگاتە ئەوەی یەکێ بێ بە دوژمنێکێ بێ بە خاوەنی میلەت ئەم چەمکە میدیای ئێمە 20 ساڵە نەیتوانیوە بیڕەوێنێتەوە ڕۆشنبیر نەیتوانیوە حیزبەکان نەیانتوانیوە زانکۆکان نەیانتوانیوە پەروەردە نەیانتوانیوە و ئەنجامی وای لەکەوێتەوە هەردوو بەرەکاوی لەسەر شەقامە و ئەوەی لە ژوورەوەیە من بە کوڕێ میلەت و شارەیان نەزانم ئەرکی هەمومانە بیان پارێزین و ئەبێ لە دەرەوەی گفتوگۆی مەدەنیانە هیچی تر نەکەین و ئەوانیش نابێ بە هیچ جۆرێک هێز ئەبێ لا بە حکوومەت بێ و حکوومەت بۆ هەموو کەس بێ و هی هەموو کەس بێ ئەبێ هی خەڵکی سەرشەقام و خۆپیشاندەرانیش پارێزێ بارەگاکانیش پارێزێ و لە هەمان کاتی زەخیرەی حی نابێ بە کەس بێ ئەوەی کە ماڵین حیزبەکان نابێ لەسەر و ئیرادەگەری حکوومەتەوە بن بۆی قەیرانی لەم جۆرەی لەنێتەوە ئێمە لە کوردستانە مجتەمەعی مەدەنی لە کوردستانە هێزە دیموکرات خوازەکان لە کوردستانە بەردەوام لە 20 ساڵی ڕابردووە جەختیان لەوە کردوێتەوە کە ئەبێ حیزب خاوەنی چەکدار نەبێ خاوەنی ئەوە نەبێ بەڵکو کۆمەڵێک هێزی ئەمنی هەبێ وەسەر بە حکوومەت بێ سوپایەکی نیشتیمانی و هێزێکی نیشتیمانی بێ پێتوان نییە دەست بەدار نەبوونی هێزە کوردیەکان و دەسڵات لە کوردستانە لە هێزی تایبەت لە حیزبی تایبەت لە چەکداری تایبەت سەرچاوی دروستکردنی ئەم کارە ساتانەیە کە دوجار خوێنی تیاڕژە آخر قوربان جەنابی مامۆستا هەڤاڵ ئیشارەی بە شتەیە یعنی ئەگەر سەیری مەسیرەی ئەو خۆپیشاندانە بکەی لە بەردەرکی سەراوە لە پێش لقی چوارە قایم قامیت هەیە ئەگەر تۆ داوای کارەبا و ئاو چاکسازی دژایەتیکردنی گەندەڵی هەیە ئادرسی حکوومەت هەیە تۆ توانین بچی لەوێ داوای لەوەی لێ بکەین یعنی زۆر سەیرە من تا ئێستا بڕا بفەرموو لە دوێنێەوە دەوری سعات چوارەوە توانم بڵێم بیرەکەمەوە ڕوونکردنەوەیکی منطقی یعنی وەڵامێکی منطقی نەک بۆ خەڵکی بۆ خۆمم هەبێ بڵێم بۆچی لەناو ئەم هەموو شوێنەیە لە ناو شاری سلێمانیە بۆ لقی چواری پارتی دیموکراتی کوردستان ئەمە یەک دووهەم ئەوەی کە جەنابە دەفەرموویت بەڵێ ڕاستە بەڵێ لە کۆمەلگایکی مەدەنیە نابێت حیزب خاوەنی چەکدار بێ بەڵام پرسیارەکە ئەمەیە بۆ دەستبەرداری چەکدار نابێت با من عرض بکەم قوربان ئاخرتە با بگەڕینەوە بۆ دیسانەوە بگەڕینەوە بۆ قەزیەکە هیوادارم هەمومان کۆک بین لەسەرەوەی کە پاراستنی ئاسایش لە شاری سلێمانیە و لە ناو پارێزگای سلێمانیە یەکەم مدیر کە لی بپرسە ئەو جەنابی محافظە پاراستنی ئاسایشی ناو شاری سلێمانی ئەو مدیری ئاسایش هەیە ئەگەر سەیری چیرۆ بۆیە ئەڵام فلیمەکە ئینسانە بێت لە ئەوڵ تا ئاخیر بیجەڕێتەوە ئەگەر فلیمەکە بجەڕیتە دواوە ریڤەرسی بکەیت سەیرەکەی کە هێزەکانی ئاسایش و پۆلیس کاتێ هاتنە بەردەم لە قیچوار کە کار لە کار ترەزا بوو ئەو بەڕێزانی کە کەلایانی پەیوەندیدارن لە ناو شاری سلێمانیە بە مەسەلەی حیمایەکردنی ئەوانی کە خۆپیشاردانەکەن و ئەو لایەنانەی کە ئەمانە چنە سەریان ئەوان بە ئەرشی خۆیان هەڵنەسان بە شەرتێک لەو پێش ئاگادار کرابوونەوە داوای مۆڵەتیان کردبوو
بەڵام وەکو من پێم وایە یەکێک لەو لایەنانەی کە بەرپرسە لە شێوانی ئەو وەزعە ئەو لایەنە پەیوەندیدارانن کە ئەبوو لەو پێش حساب بۆ هەنێشت هەیە بیکەن حسابیان بۆ نەکرد. بەڵێ زۆر سپاس. دکتۆر فاڵ ئێمە لە کوردستانە چ میدیای ئەهلی چ ڕۆشنبیران و کۆمەلگای مەدەنی هەڵبەتە بە شێوەیەکی گشتی و مطلق نابەڵکو بە شێوەیەکی نسبی لە ماوەی 10 ساڵی ڕابردووە لانی کەم تەنزیرێکی بەردەوام هەیە بۆ باسکردن لە گەندەڵی بۆ کەشفکردنی گەندەڵی بۆ باسکردن لە دیوی گەندەڵخوازی سیاسەکان و حیزبەکان لە کوردستانە هەموو ئەمانن فەزایەکی نەفسی و سایکۆلۆژی وای بۆ مرۆڤی کورد دروست کردووە کە زۆر تووڕە بێ زۆر ناڕازی بێ ئایا هەموو ئەمانە پاساوێک نییە بۆ ئەوەی کە گەنجێک دێتە سەرجادا تووڕە بێ و بەرد بەهاوێ ئەگە بەرد بەهاوێ پێی دەڵێن نامەدەنی بەرد نەهاوێ ئێوە ڕۆشنبیران نووسەران دەیان ساڵە ئەرزێتێکی سایکۆلۆژی وای بۆ دروستەکەن زمینەیەکی وای بۆ دروستەکەن کە بەو شێوەیە تووڕە بێ. ئێمە ئەو ئەرزێتەمان تەنیا بۆ گەنج دروست نەکردووە بۆ دەسەڵاتیشمان دروست کردووە بەڵام سیر لەوایە گەنج بە قسە دەکا بەڵام دەسەڵات بە قسەد ناکا لە کاتێکا چارەسەرەکان لای دەسەڵاتن نە لای ڕۆشنبیرە نە لای گەنجە نە لای مەلایە نە لای قەشەیە نە لای پاپایە ئەوەی گرفتەکەی ئێمەیە دەسەڵات ئەمەشی جۆرێک لە یاریکردنە بەڕاستی بۆ ئەوەی دیستانەوە ئێمە وازدە و هەنگاوە باشانە بێنین کە بە ئیرادەیەکی سیاسی خەریکە دروستە بێ بۆ نەهێشتنی گەندەڵی ئەمە یەکەم هەوڵە بۆی کە حکوومەت جدیەتێک و فشارێکی زۆری خۆی سەر حیزب دەسەڵاتدارەکان کە بێڵن حکوومەت بەڕێوە ئەمە گەڕانەوەمانە بۆ ئەو قۆناغە خەتەرەی کە هەر کەس هەستا بە دەستی خۆی تۆڵە بسێنێ و حکوومەت و دەسەڵاتی دادوەری و دام و دەستگاکان یا بێلایەن بوون یان ئەو شتانیان نەپاراست ئەمان بنەوە بۆ قۆناغی بربەریەت دیموکراسیت لەسەر بنەمای ئیندیڤیژۆڵەتی لەسەر بنای فەردیەت دروست بووە تۆ نابێت دنیا بگەڕی بە دوای گروپێکا تاوانباری بکەی ئەبێ بە دوای معاناتی کەسا بگەڕی بە دوای معاناتی کاکە کەسا بگەڕی دەسەڵاتەکان لەلای ئێمە هەنگاوی جندیان لە 20 ساڵی ڕابردووە بۆ دەربازبوون لەو قۆناغانە نەناوە ئەمەیشی کە ڕوئەیە دیسانەوە قەیرانەکە گەورەترەکە نابێ بە بەشێ لە چارەسەر ئێمە بەردەوام خەریکی گەورەکردنی قەیرانین لە دروستکردنی قەیرانین لە قەیرانێک نبینەوە قەیرانێکی دروستەکەین بەبێ ئەوەی هەیئەتێکمان بۆ ئیدارەکردنی ئەم قەیرانانە ساس کردبێ بەڵام ئەوەی شتێکمان بەڵام تۆ هەمیشە ڕخنە لە دەسەڵات دەگری بەڵام ئێمە تۆ خۆت پێشتر لەگەڵ ئەوەیە نەبووی کە شێوازی بەربارانکردن و ئەمانە بە شێوازێکی نامەدەنی ممارەسەکاری خۆپیشان دەزانی بەڵام ئایا تۆ پرسیارەکە ئەمەیە پێتوانیە مجتەمەعی مەدەنی لە کوردستانە ئەوەی بەخۆی دەڵێ ڕۆشنبیر و خەڵکی ڕخنەگەر لە کوردستانە فەشەلی هێنا لەوەی کە مجتەمەعی مەدەنی و خەڵکی ئازادی خواست لە کوردستان فێرکات بە شێوەیەکی مەدەنی و سلمی ممارەسی ئازادەکانی خۆی بکە و دوای مافەکانی خۆی بکە بەڵێ کە ئێمە بەردەوام من و تومەمە لە قەیرانێکی گەوریان قەیران لە چیوە دروستە بێ کەس ئەو ڕۆڵی لە سەرەتی نایبینێ ڕۆڵی یەکێکی ترە بینێ ڕۆشنبیر دەوری ئاسایشە بینێ ئاسایش دەوری پۆلیسە بینێ پۆلیس دەوری هێزێکی حیزبیە بینێ نابێ ئەبێ هەرکەس دەوری خۆی ببینێ کە ئەم دەورانە نابینین ئەوە تا لەمەیە ئەبینی ڕێکخراوە مەدەنیەکانە میشیان کردو بەڵام لێکەوتەکەی نامەدەنیە گەنج هاتوۆتە سەر شەقام بەڵام داواکاریەکانی وازەح نییە دەسەڵاتێکە بە نەتیجە ئەو لە هەرەمی دەسەڵاتی کوردستانە حیزبی یەکەمە لە دوی خەباتی پێشوا زۆرینی هێناوە و ناوەهی ناوی حیزبەکەی پارتی دیموکراتی کوردستانە ممارەساتەکانی لە ژێر و فشارە جەماوەریە نامەدەنیانە ئەبێ کاردانەوەکان نامەدەنیانە ئەبێ ئەکرێت تۆ تەخە بەسەر خەڵکا بکەی ئەکرێ وەفد بنێریتە ناویان ئەکرێ سازش بکەی ئەکرێ سەبر بگری ئەکرێ بارەگاکە بەجێبێڵی ئێمە شکۆی ئینسانمان ئەبێ لە هەشکۆی هەردام و دەستگایەک بەلاوە گرنگتر بێ کە شکۆی ئینسانمان شکان هیچ شتێک نامێنێتەوە بۆ من بەڕاستی لێرە و دەستخۆشی لە کاگنێچیرەکەم کە لە نێچیروان بارزانیەکەم کە لە دوانەکانی واریم ڕۆیە کەم جار بەوە دەستی پێکردووە کە سەرخۆشی لە قوربانەکان کردووە و خەمی بۆ برینارەکان دەربڕیوە چونکە نابێ ئێمە ئیحساسێ بین بەم خەڵکە کە ئەوانەی ئەواکەن کوڕی ئەمیلەتەنین ئەبێ بزانین بۆچی وا ئەکەن ئەمانە چۆن وەکو ئاری فەرمووی خۆ پاسەوانانە لە خۆیانەوە ناتونە دەدەست ێ باشە خۆ ئەم گەنجانەش لە خۆیانەوە ناتونێتە سەر شەقام کەواتە جەدەل لە وڵاتان زۆر نیقاش نییە ئێمە بێ نیقاشمان هەبێ و بەڕاستی من تکام بکەم جملەیە بڵێم پەرلەمانی کوردستانی ئێمە لەمەیە کە ئیستا گروپێکی کوتلەیەکی لە دەرچێ بێدەنگی دەربڕیوە ئەبێ شەڕەکان لێوە بکرێت لە دنیاە کورسی لە پەرلەمانە درێ بەسەریەکە هاونیشتیمانە لەسەر شەقام برایەکەن ئێمە بەعکسەوە لەسەر شەقام شەڕەکەین ئەندام پەرلەمانەکانمان بەنیار و بەیارەوە برایەک و دۆستیەکەن بەڵێ کاک ئاری لە خلالی قسەکانی کاک هەواڵەوە تێگەشتین کە مشکلەی دەسەڵات ئەوەیە کە جۆ لە ڕۆشنبیر ناگرێت
جۆ لە خەڵکی ئازادی خواست ناگرێت جۆ لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ناگرێت لە کاتێکە بە داوای ریفۆرمەکە داوای جاکردنەوەی هێزی چەکدارەکە لە دەسەڵاتی حیزب داوای جاکردنەوەی حیزبەکە لە حکومەت داوای سەربەخۆی دادگاکانەکە بۆ ئەوەی لە بینی هەموو لایەکە حاکم بێ و هەموو لایەک متمانێنی بەداگانی کوردستان هەبێ پێتوانیە لەم دۆخە و لە هەموو دۆخەکانی هاوشەوەی ئەمەیە پێویستە دەسەڵات چاوێکی ڕخنەی بەردەوامی لەسەر خۆی هەبێ بەڵێ ڕاستە بەڵام ئاراستەی ئەم مناقەشەیە کە ئێمە ئیکەین بەڕێی من ئەو پرسیارە ناگرێتەوە لەبەرەوەی کە جای ترمە پرسیارەکەمەوە ئەگەر ئەمە بزوتنەوەیەکی مەدەنی ناو قوڵایی خەڵکی کوردستانە ناوشاری سلێمانیە یا محافزەی سلێمانیە ئەگەر ئەمە بەرامبەر دەسەڵاتە بۆچی لقی چواری پارتی دیموکراتی کوردستان ئەمە پرسیارێکی زۆر گرنگە کە بە بۆچوونی من حەقا وەڵامەکەی لای تۆ چییە؟ وەڵامەکەی لای من ئەوەیە کە ئەمە بیانوویە کە بە پارتی دیموکراتی کوردستان گیراوە ئەمە بەخۆتە کراوە ئەمە بە بۆچوونی من ئیشی یەک لایەنیش نییە ئەوە ڕێی منە وەکو پارتی دیموکراتی کوردستان بەڵێ پێتوانیە لە دۆخێکی لەم شێوەیە مامەڵەکردنێکی هێمنانە گفتوگویانە نەرمونیان تەنانەت واز لە هێنانی بارەگایەک باشترە لە عزیزم ئەوەی جەناب دەفەرمووی ڕاستە فەرمی بەڵام ئێمە ئێستا بە هێمنی سێ ئینسان دانیشتوین لە دەوری مێز ئاوا قساکەین ئەگەر خۆ بخەیتە شوێنی ئەو پاسەوانەی کە لیاوەستا و بەردباران ئەکرێ و دوایەوە تفەنگی بەدەستەوەیە هەتا دوای بەردبارانەکانیش هیچ قسە ناکە هەتا تەقەی بەرامبەر ئەکرێ بە بۆچوونی من با شتێکە ئارزکەم ئەگەر من محافظی شارێ بم هەتا مدیری ئاسایشی شوێنیشیش بم بێن هێرش بەرنە سەرم ئەگەر بیناکە چۆڵکەم ئەو بەکردەوەی مەدەنی تێگەم بەڵام ئەمە تعدایە یعنی بە ڕۆژی ڕووناک تۆ تعدال لێکرێ و خەڵک ئەوێ ئەمە شێوەیەکی شەرعیەتی باتەوەی ئینگلیزی دەڵێ جاستیفای ئەمە ینی لە هیچ منطقێکی دنیا نییە من جارێک تر ئەو پرسیارەکەم لە جەنابەت بەجددی زۆر حەزەکەم من بە دوای پرسیارەکەم بۆچی بارەگای لقی چواری پارتی دیموکراتی کوردستان بۆ هەل لە دەوری ئەوێ بارگای ئەحزابی تر هەیە بارگای حکومی هەیە بۆچی ئەو شوێنانە نا ئەمە تعدایە بەڵێ زۆر سپاس ناوبرێکمان هەیە و دێنەوە بینەرانی بەڕێز دوای ئەم ناوبڕە دێنە وڵاتان بۆ تاوکردنی گفتوگۆکەمان بینران جارێکی تر سڵاوتان لەبێت دکتۆر هەڤاڵ ئەمەوە پرسیارکەم سەبارەت بە ئەنجامەکانی خۆپیشاندان ئەنجامەکانی ناڕەزای و تووڕەبوونی گەنجان ئایا تا چۆن ئەم جۆرە کارانە دەتوانێت بەدیهێنەری ئامانجەکانی خۆی بێت لە بەدیهێنانی دادپەروەری و چاکسازی لە دامەزراوەی سیاسی حکومڕانی هەرێمی کوردستانە و بە معنایشی تر ئایا نابێتەوە هۆی دروست بوون و زالبوونی کەشێکی تونند و تیژ و کەشێکی ترس ئامێز لە هەرێمی کوردستانە دیارە من سەرەتانە خێریسا تەبرا دێنمەوە بەڵام مێ پێشەوە یەک جملە بڵێم ئەوە لە سلێمانی ڕوویە ئەوەی وەکو کاکە فەرمی بەڵام بۆ لە هەولێر ڕووبە بۆ لەوێش بۆ بارەگای گۆڕان ئەمەش پرسیارە بۆ لە سۆران بارەگای گۆڕان بۆ لە بنەسڵاو بارەگای گۆڕان بۆ نمونە لە دوهۆک بۆ بارەگای گۆڕان لێرە بۆ ئەوە ئەمە گەڕێتەوە بۆ منازعاتی هەڵبژاردنەکانی بە تایبەتی 25 حوت هەڵبژاردننی سەرۆکایەتی کە تا ئیسا سەرۆکایەتی هەرێم ئیحساسی ئەوەی نەیەوە بە خەڵکی سلێمانی کە سەرۆکی ئێرەشە بەچی بە پرۆژە بە سەردان بە کۆبوونەوە بە گفتوگۆکردن ئەمە وڵاتی ئەویشە یعنی ئەو ئیحساسە هێزی سیاسی هەیە ئیشەکە لەسەر دروستکردنی ئەم گومانە لەوانەیە دەرفەت نەبێ لەوانەیە بارودۆخەکانی عێراقات نەپێشەوە و حکوومەت دروست نەئەکرا و لە حوتی سێوە تا سەردەمێکی زۆر سەرۆکایەتی هەرێم بەمەوە خەریک بوو بەڵام پێشەوەی خەریکی بەغابین ڕێکی بخێنە بێ کوردستان ڕێک بخێنە بێ هەولێر ڕێ بخێنە بێ سلێمانی ڕێ بخێنە و کاتە ژوتم ئێمە موشکیلەی ئێمە ڕێخستنی بەغا نییە بەهێزیکەینەوە ئەنفالمان کاتەوە خەمی ئەم وڵاتەیە کە بربەریەت نەگەڕێتەوە بۆی بربەریەت بەو معنایی ئەگەر هەر کەس هەستا بەدەستی خۆی تۆڵی سندەوە بربەریەت دروستە بێ سیستەم هەبێ و ئەبێ ڕێز یاسا بگیرێ ئەبێ ڕێز ئیرادەی دەنگی زۆری نەبگیرێ و زۆری بۆ نابێت ئەمە بوو ینی ئەم جۆرە خۆپیشاندانانە بۆ نمونە ئێمە ئەزمموی
تونس و میسرمان هەیە ئەم جۆرە ئەزمونە سیستمی حکومڕانی گۆڕی وە کۆمەڵەیەک شتی هێنا ئەرەوە هەر چەنە جارێ وازعنیە بەڵام ئەگەری ئەوە هەیە کە سیستمێکی دیموکرات بێنن تاەوە یا دەسەڵات ناچارکە کۆمەڵێ چاکسازی بنەڕەتی بکە ئایا هەمان ئەنجام لە ئەزمموی وڵات عەرەبیەکان لە کوردستانی شاکەوێتەوە هەمان ئەو خۆ پیشدانە هەیە قوربان ئەزای مشکلەکە چی ئەم تەسمیاتانەیە شۆڕشی گەنج و ئەمانەیە ئێرە بکەین بە میسر کاکە ئێرە میسر نییە نە فیرعەونمان هەیە نە نیلمان هەیە نە حوسنی مبارەکمان هەیە نە میلەتێکی وەکو ئەویانیشمان هەیە کاکە ژانەمە کوردستانە تایبەتبەندی خۆی هەیە کە ڕێی کەرکووکی لێگرتی لە ساحەفەکەی بڕیت کارەبای نیشتیمانی بڕی نەوت و گازی بڕی تۆ تووری شیلەستینەوە بۆیت کاکە خۆ ئەمە بە زۆرکردنی شوێنێک بەوێ ئێرە معاناتی خۆی هەیە ئیستیبدادیت لێرە هەیە نەزعاتی دیکتاتۆری هەیە نەبوونی مەدەنیەت هەیە کەس بە دەوری خۆی هەڵناسێ گەندەڵی هەیە هەمووی هەیە بەڵام تۆ بینی نەمازیجی تر چۆن مارکسیت لێرە فەشەلی هێنا چۆن ئیخوان لێرە فەشەلی هێنا چۆن تیاراتی تر لێرە فەشەلی هێنا تەجروبەی سەوری وڵاتانی تریش لێرە فەشەل هێنێ چونکە لە بنیاتە کۆمەڵایەتێکەوە نەهاتۆتە دەرەوە یعنی هەموو قسەی ئێمە ئەوەیە کە خەڵک بەپێی وەزعی ئێرە بەپێی تفاعولاتی ئێرە لێکدانەوە بکە و گۆڕانکاری بکە ناکرێ من بینیم ئەم ڕووداوە ناتوانانی لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتان دای بنی بیزە بدەمانەیە ئێرە بکەین بە میسر حتا بەرپرسانی سیاسی کە دەرەکەون لە شاشەکە لە نەمازی جیوان دەرەکەون حتا بانگەشەکردن بۆ منعەتە جەول جۆرە کاکە ئەوە تەسەوڕ کە لە دوێنێ بەیانیەوە کە هێشتا ڕووداوەکە نەبووە فەیسبوک و گۆگڵیان لە سلێمانی داخستووە لەو شوێنانی کە من مشتێکم تایە لەم سەرشەوە ئەڵم داخراوە بەڵێ زۆر دڵنیە بخۆم داخراوە نەتوانم پەیدا بکرێت تا دوای ڕووداوەکە کاکە نابێ ئەمە بکەین نابێ مۆبایل تووشی گرفتکەین وڵاتەکەی ئێمە ئەوە نییە ئێمە لێرە دانیشتین بێکەوە قسە ئەکەین ئەبێ هانی گەنج بین ئەبێ پەروەردەی ئێمە پەروەردەی یەکتر هاڕین نەبێ پەروەردەی یەکتر قبولکردن بێ ئەبێ ئێمە قسەکانمان لەسەر مێز بکەین نابێ بە تفەنگ بیکەین نابێ بە بەردیش بیکەین چونکە داواکاریەکانی گەنجان نیان و تۆ کێ بڕوە نیان و تۆ کێ گەندەڵە نیان و تۆ کێ بەرپرسیارە لەم بارودۆخە لەبەرەوە بەڕاستی ئەمانە وازح نین لەبەرەوە کە ئەمانە وازح نین ناکرێ ئێمە بە زۆر جلێ ببڕین بەبەری کەسێکا کە بۆی نابێ لەگەڵ جوڵایەوە هەموو تەقەڵەکانی زۆر سپاس کاک ئەری بە بۆچوونی تۆ لە دۆخێکی لەم شێوەیە کە توندوتیژی هاتوتە ئاراوە واجەوەکی تۆتۆل لە پارێزگای سیستمانی و لە تەواوی هەرێمی کوردستان دروست بووە بەرپرسیارەتی دەسەڵات چییە وەکو دەسەڵاتێکی قانونی ئەگەر ڕای هاوڵاتیەک لەسەر جادە هەست بە بەرپرسیارەتی نەکا بە حکومەوەی کە بەرپرسیارەتی لەسەر شانێ وەکو پێویست وەکو دەوڵەت وەکو دامەزراوە ڕسمیەکان ئەرکی دەسەڵاتی لەم دۆخێ ئەخر من پێم وانە ئەوەی کە جەناب دەفەرمووی وابێت یعنی هاوڵاتی هەست من مەبەستم ئەوە نییە کە هاوڵاتی هەست بە بەرپرسیارەتی نەکات بەقەدەوەی مەبەستم ئەوەیە هەڵسوکەوتی حکومەت جنبەیەکی قانونی هەیە جنبەیەکی یاسایی هەیە و ئەرکێکی زیاتی لەسەرشانە بۆ پاراستنی ئاسایش بۆ پاراستنی هێمنی ئەو ئەرکی لەسەرشانی دەوڵەتە لەسەرشانی دەسەڵاتە لەسەرشانی هاوڵاتی نییە وەلەو پێویستە هاوڵاتیش هەست بە بەرپرسیارەتی بکە و کاروبارەکانی خۆی وەکو ئینسانێک لە کۆمەلگای مەدەنیە جێبەجێ بکە بەڵام لە کۆمەلگایشی مەدەنی و دیموکراتە ئەمە تا کاتێک ممکنە کە ئەو لایەنە سیاسیانەی تریش کە لە ناو کۆمەلگەکەیە لەگەڵ تۆیە هەن بە عینی قانونی یاریەکە یاری بکەن یعنی نەک تۆ بەم ئاڕاستەیە بڕوێکی بە ئاڕاستی دش بە تۆ بێتە پێشەوە ئەمە ئەوە یەک دووهەم من حەزەکەم شتێکی تر بڵێم ئەمەی کە جەناب دەفەرمووی شتێکی زۆر زۆر سەیر ڕوویاوە کۆمەڵێک لە هاوڵاتیان هاتوونتە سەر جادە کۆمەڵێک داواکاریان هەیە ئەم داواکاریانە لەلایەن یەک ڕێکخراوی سیاسی کوردستانەوە پشتیوانی لێ نەکراوە بەعەلەنی لە دوای ڕوودانەکانی ئەوەی کە بەردەم بارگای لە قیچوار یەک ڕێکخراوی سیاسی نەبووە کە بڵێ ئەمە بزوتنەوەیکی جەماوەری بوو یاخۆ پێشاندنیشی جەماوەری بوو هەمووی ئەڵێ جەواشەکاری و ژێرە شێوێن فەرق هەیە قوربان لە بینی ئەوەی کە کۆمەلگە بگاتە ئاستێکی ڕۆشنبیری ناڕزایی خۆی دەربڕێ لە شێوەی مانگرتن نان نەخواردن یاخود مزاهرەکردن لەگەڵ ئەوەی کە کۆمەڵێک گەنجی تۆ چاواشە بکرێ ئاڕاستە بکرێ بەلایەنێک کە لە دەرەوەی ئەو چوارچێوە دیموکراسیە کە جەنابە بڕا بێت یان بڕام پێێتی یعنی با دوو شتە لەکتری جاکەینەوە بەرپرسیارەتی دەسەڵات بەرپرسیارەتی هیچ دەسەڵات ئەوەیە کە بە شێوەیەکی مەدەنی بە بەردەوام لە کەناڵی حیوارەوە تعامل لەگەڵ مای بکە جۆ بگرێت لە دەنجی ناڕزایی نەکرد جۆ بگرێ ئیشی پێ بکە بۆ میکانیزمەکان بگەڕێ خۆی بە عەبقەری لە ناو کۆمەلگایە نەزانێ بڕوای بەڕاوێشکردن هەبێ بە خەڵکی پسپۆر لە ناو کۆمەلگەکەیە هەتا ئەگەر لە ڕێکخراوەکەی خۆی نەبن لە حیزبی خۆی نەبن هەتا ئەگەر ئینتیمایان بۆ حکومەکەی نەبێت ئەوە لە لایەک بەڵام دیسان ئێڵێمەوە لایەشی تریش هەیە چونکە تۆ خۆ ئێمە
کۆمەڵگەی ئێمە هیچ کۆمەڵگەی لە دنیاە هۆمۆجین و یونیفۆرم نییە بەیەک شێوە بێت زەی موحەد بێ ئەمەش ڕەنگ ئەداتەوە لە شوێنی حکم با بڵێن ناوەندی تەشریعیە کە پەرلەمانە لەوێش یونیفۆرم نییە ئەجا بۆیە بۆ ئەوەی کە دەسەڵاتیش بتوانێت ئیشی خۆی بکە ئەبێ ئەو لایەنەیەشی کە ناوی خۆی دەنێ یاخود چەند لایەنێک هەن کە ناوی خۆیانێن ئۆپۆزیسیۆن ئەبێ ئەوانیش لە ئاستی بەرپرسیاری تێبن بۆ چونکە ئەمە وەکو کار و کاردانەوەی وایە وەکو پڕکردنەوەی فراغی یەکتری وایە بە بۆچوونی من کاک ئاری ئێمە لە کوردستانە لە ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستانە حاڵتێک دەبینین ئەوەیش دروستبوونی فجوەیەکی گەورەی چینایەتی لە کوردستانە شریحەیەکی گەورە خاوەنی هەموو شتێکە لە ڕووی مادیەوە ژمارەشی یەکجار زۆر گەنجەبینی کە ئەم گەنجە خاوەنی هیچ شتێک نیە ئەگەر موچەکەی بە درێژایی دەیان ساڵ کۆ بکاتەوە ناتوانێت پاشەزەوەیکی پێ بکڕی لە کوردستانە سەربەخۆ نەبوونی دادگاکانە بینی ئەو کەسەی کاغیشەکە لە بەرپرسەکانی دەستگاکانی حکوومەت و حیزب لە کوردستانە ناتوان ناچێتە بەردەم یاساوە لە پرسیینەوەی لەگەڵ ناکرێ ئایا هەموو ئەمانە پاساوێک نییە بۆ تووڕەبوونی گەنج بێتە سەر شەقام بۆ بەربەهاوێت تووڕە بدا هەموو ئەمانە پاساوە بۆ تووڕەبوونی گەنج بەڵام هەموو ئەمانە بارەگای لقی چواری پارتی دیموکراتی کوردستان لی بەرپرس نییە بەڵێ وایە وانە بەڵێ دکتۆر هەڤاڵ بە بۆچوونی تۆ کەڵەکەبوونی کۆمەڵێک هەڵا لە ژیانی حکومڕانی هەرێمی کوردستانە وەکوتم دروستبوونی ئەو فجوە چیناتی کە لە کوردستانە هەیە ئەو بۆشایە چیناتی لە بینی هەژار و دەوڵەمەنە ژمارەیەک لە خەڵک ملیۆنێرێکی زەبەلەعلا هەیە و ژمارەیەک خەڵک ناتوانێت بژێوی ڕۆژانەی ژیانی دابین بکە نەعەدالەتی لە کاروبەری دادگاکان و کۆمەڵک شتی لەو بابەتانێ هەموو ئەمانە بە بۆچوونی تۆ پاساوێک نییە بۆ ناڕەزایی بەردەوام و تووڕەبوونی گەنجان و ئەو جیلەی کە پێگات ئەمانە بەڵێ خۆ قسە لەوە نییە ئەمانە نەبنە هۆکاری ناڕەزایی قسە لەو میکانیزمەیە بۆ تعبیرکردن لەو ناڕەزاییە بەکارهێنرێ یعنی ئێمە بێ دوشتە جیاکەینەوە ئەمە حقێکی زۆر میکانیزمە تۆ لێ بکەم ئایا تۆ دەتوانی وێنەی گەنجێک کە مەحرومە لە هەموو شتێک لە کۆمەلگای کوردیا بهێیتە سەر جادا بەڕێک و پێچی و بەبێ هاتوو هەوەدا بۆشێ ئایا ئیمکانی وێناکردنی گەنجێکی لەم شێوە هەیە گەنجێک کە لە هەموو شتێک بە بەشکرابێ گەنجێکە مافەکانی جەبەجێنەکرابێ ئەگەری ئەوە هەیەکە بەبێ دەنجی و بەبێ هاتوو هەوار و بەبێ بێتە سەر جادە وەک ئەوەی مرۆڤێک بێ هەموو مافەکانی جەبەجێکرابێ نەخێر ئێمە نامانێ ئەووا بێ بەڵام ئۆرگان هەیە کە ئەوانە نەیانتوانیوە فەجوەکەیان گەورە کردووە گەنج ماتەوزەیەکی بەنرخە ئەگەر بەکار نەهێنرا لە شتی ترا بەکارێنرێ گەنجی ئێمە زۆر شەریفن زۆر نەجیبن زۆر ڕەشیدن کە تا ئیستا لە تۆموتیژیەوە نەگلاون ئەجینا ئەوەی بەرامبەر گەنجی ئەم وڵاتە ئەگرێ بەرامبەر پیری ئەم وڵاتە شەکرێ بەرامبەر ژن لە وڵاتەیە ئەکرێ بەرامبەر ئۆپۆزیسیۆنەکرێ بەرامبەر هەنێک عناسری کە ئەڵێنا لە ناو هێزە سیاسی گەورەکانە کە ئەکرێ تونگە ئەبێ کاردان بەڵام خەڵک بەرپرسانەتر لە بەرپرسەکان زۆر جار مامەڵەی کردووە بۆیە ئێمە قسەکەمان لەوەیە ئۆرگان هەیە من گلەیم لێرەوە کە باسی پەرلەمانی کوردستانەکەم کە لەو کاتەوەی هەڵبژاردنەکان کراوە چەند جار هاتون لەگەڵ گەنجەکان کۆ ببنەوە کامیان ئەجندای گەنجی بردەوە بە پەرلەمان شەڕی لەسەر بکە کامیان دوای ئەوەی کە پەرلەمان دەنگی لەسەر نەیەوە کۆنگری ڕۆژنامەنووسی کردووە کەمپینی کردووە لۆبی دروست کردووە بەردەرگای پەرلەمانی گرتووە لەوانی تر ناڵێ کە چێتە ژوورەوە بۆ ئەوەی کە جوابی بنەوە ڕێگا مەدەنیەکەی ماڵین ژیانی مەدەنی کاڵین میکانیزمی ئاشتیانە ئەمە نهایەتێتی ئەمەی کە ئیستا بە یەکەم جار دەستی پێکراوە یعنی ئەخیر جار ئەگەر ئەم ئۆپشنانە نەبوون من لەگەڵ یانایەمە سەرجادە بەڵام کاکە ژیان ئێمە هیچ یەکێکمان لەم ڕێگانە تاقی نەکردوێتەوە و فیدباکی ئەو تێکۆشانانەمان وەرنەگرتوێتەوە بۆیە یەکەم جار بەوە دەست پێ بکەین کۆمەلگا تووشی قەیرانەکەین ئەی ناپرسی لەوەی کاکە باشە بۆ گەنجی ئەم وڵاتە بکرێ بە قوربانی و دوایی هێزە سیاسیەکان بە گێرەشێن باسییان بکەن بە گەندەڵ باسییان بکەن ئیستا لە ڕۆژی ڕابردووە بەوانی هەولێرەوە تێ گێرەشێن وای کردووە بەوانی ئێرەوە تێ گێرکەواتە وڵاتە گێرەشێنی با بەڕێوە ئەی حکومەت لەکوێ ئەی پەرلەمان لەکوێ ئەی ئاسایش لەکوێ ئەی دەستگای زانیاریەکان لەکوێن ئەی دەستگای پاراستن لەکوێ ئەیش نابێ بڵێ ئەمانە لە دووە گوا بکەن و لە هەولێر وا بکەن و لە سلێمانی وا بکەن و کەواتە ئەم وڵاتە پێگەیەکی زۆر مەترسیدارە بۆ بارودۆخەکان کەوانە ئێمە بێ قسە بکەین ئەبێ ئەوانە نوێنەری ڕاستەقینە بن کە من شەڕی ئەوەمە کرد لە 25 حوتا ئەبێ هەڵبژاردن کراوە بێ بۆی نوێنەرانە دەنگی خۆیان بێ دەنگێک نەبێ حیزبەکە بۆی کۆکردبێتنەوە دوایی خۆیان بە پاسەوانی حیزبەکە بزانە بێ خۆیان بە پاسەوانی میلەت بزانن ئەمە ئەنجامەکەیەتی تا ئیستا بەیان نامەیەکی ڕسمیمان نەدیوە لەوانەی کە نوێنەراتی خەڵکەکەن لە حکومەت دەبینین لە سەرۆکاتی هەرێمە بینین لە حیزبەکانی ژەبینین لە NGO-کانە بینین کەمتر لە ئیرادە شعبیەکە بینین کە لە وڵاتی دیموکراسیە پەرلەمان تەمسیلیەکە اینجا بەڕاستی پەرلەمان لەمە دووە ئەگەر ئەم ڕۆڵانە نبینێ ئەوە قسەی لەوە پێشکرا من بەنەوەی تریکەمەوە عقدێکی اجتماعی سیاسی بۆچوونی تۆ تا چەند پەرلەمان و حکومەت ئەمڕۆ لێ بینیوە
نەیبینیوە من پێ دەڵێم عقدێکی سیاسی ئیجتیماعی هەیە لە بینی دەنگدەر و دەسەڵاتە لیستەکانە خەڵک دەنگی خۆی یاوە بەمانەوە زۆری نیان هێناوە خۆشیان ئەڵێن وەکو عقدی خانوزەوی وایە دوو طرفە یەکێکیان ئەوانەیە کە دەرچوون دەسەڵاتیان پێگەناویان خەڵکەوەی لەسەرەتی دەنگیاوە ئەوانی ژێ بەرنامەکان جێبەجێ بکەن ئەبێ پارتی بەرەو نوێبوونەوە و بەرەو دادپەروەری و بەرەو یەکسانی و بەرەو پێکەوەژیان بچێ و بەرەو ئەو بەرنامەی کە کردوێتی لە ئینتیخابات یەکێتیش باماشەوە کە ئەمان دوو حیزبی سەرەکی ناو حکوومەتی ئیستان کە ئەوان جێبەجێ ناکەن عقدە ئیجتیماعیەکە یەکلایەنە هەڵەوەشێتەوە بۆیە ئەگەر ئیستا ئەم ناڕەزایەتیە بەم نەوع تعبیری لێکرابێ لەوانەیە ئەم جارە بە منەظەمی بێتە سەرجادە و ئەو پاساوەش نێڵێ نەپشنە سەر بارەگای کەس نەسەر ئەوە من داحکومەت خۆی بۆ لەحزەیە ئامادە بکە کە ئەم ناڕەزاییە بە سیستەماتی زەکراو ئەبێ چونکە ئەوان بەڵێنەکانی خۆیان تا ڕادەی پێویست جێبەجێ نەکردو ڕاتچێ لەسەر قسانە ئەگەر ئەوەی کە ئێمە من بۆ پارتی قساکەم من ناتوانم بە ناویشەتی قسە بکەم ئەوەی کە ئێمە ئەو بەڵێنانەی کە لە کاتی هەڵبژاردنەکانی 25 ئەمانەوە هەموویمان وەکو خۆی جێبەجێ نەکردەوە شتێکی ڕاستە بەڵام ئەمە قسەیەکی تازە نییە و من لێرا بیکەم یعنی ئەگەر سەرکردایەتی ئێمە هەستی بەوە نەکردایە لە پێش دەرچوونی بەیاننامەکەی گۆڕان بە ڕۆژێ دوو ڕۆژ بزانم هەردوو مەکتەبی سیاسی پارتیوێژی کۆنابنەوە بۆ ئەوەی کۆک بن لەسەر بەرنامەیەکی عملی نەک نەزەری نەگەوەی تۆ شتێک لەسەر کاغەز بنووسی بیکەیتە چەکمەژەکەتەوەی تر سەیری نەکەیتەوە جاریشتر بیریان لە بەرنامەیەکی عملی ناکردەوە بۆ چاکسازی و دژایەتیکردنی گەندەڵی و زیاتر ئەکتیڤکردنی پەرلەمان و حکوومەت و هەتا لە بڵێن وحدە ئیدارەکانی تر کە محافظەی و قایمقامیەتەوەمان ناکە ئەوە ڕاستە بەڵام کاک عەلی تا چەندێک شتێکی لۆژیکیە کۆمەلگای کوردی چاوەڕێی جێبەجێکردنی ئەو بەرنامانە بکات لە کاتێکە لە ئەزمموی چەند ساڵی ڕابردووی حکومڕانی کوردیا هێزەکان هاتوون لە هەڵبژاردنەکانە دەنجی خەڵکیان بردووە و پرۆگرامەکانیشان جێبەجێ نەکردووە پێویست بەڵێ وڵاهی من زۆر جار ئەو داوای لێبوردنەکە مامۆستا من ئەو شتە زۆر جار لە زۆر چاوپێکەوتنی شتا هیتراوتومەتەوە من ئاوا سەری دنیا ناکەم بە بۆ چۆنی من مقارنەکردنی ئەزمموی کوردستان بە وڵاتێک 100 ساڵە دەوڵەتە و تەجروبەی حکمی هەیە پرسا لەسەر مقارنەکردنیە پرسا لەسەر هەلومەرجی ناوخۆی کوردستانە لە کاتێکە ئەم هێزانە هەلومەرجی ناوخۆی کوردستان لە دوای 2000 هەموو هێزەکان لە کاتی هەڵبژاردنە کۆمەڵێک بەڵێن ئەدەن کۆمەڵێک پرۆژە و ئەجندا پێشکەشی خەڵکەکان و لەسەر ئەساسی ئەمانە بەتمانەی خەڵک بەجێ ئێنن بەڵام کاتێکە ئەشنە ناو دەسەڵاتەوە ممارەسەی ژیانی سیاسی جەناب بە زمانی قسەکەی و کۆمە 50 ساڵ شتی وا بوو بێت و یەک لە دوای یەک و بەڵام دوای وان نەبوو بێ ئەخوانی شتەکە ئێستا بۆ هیچ نەکراوە مەسەلا ئەو پەیمانانەی کە دراوە یعنی وەرە سەیری بڕەکارەبای هەرێمی کوردستان بکە لە سەرەتای دروست پێکهاتنی کابینەی پێنجەمەوە هەتا کۆتایی هەر بە ڤۆڵت قسە بکە ینی بە مێگاوات قسە بکە سەیری ئەو خزمەت گوزاریانە بکە ئەو پرۆژەکانی ئاو مەسەڵەن لە محافزەی سلێمانی لە سۆران لە دهۆک لە هەولێر سەیری جادەوبان بکە سەیری دەستپێکردنی لە بەگومان ڕەنگە شتێکی لۆژیکی نەبێ و هەر بەڕاستیش لۆژیکی نییە کە بڵێ هیچ نەکراوە هیچ کراوە بەڵام ئەوەی ئەزانی مامۆستاجان لەسەر باڵێنە بنچینەیەەکان زۆر ڕاستە بەڵام من ئەڵێم بۆ ئێمەیە کە ئەمە ڕابردوومان بوو بێ هەتا ئێستاش ئێمە یعنی کاڵم ئێمە بەسم ئێمەوەیشەتیە نەمانتوانیوە 100% میکانیزمی بدۆزینەوە بۆ ئەوەی بەتاتەن 100% هەردوو دەستگای بڵێن ئاسایش یەک بگرێتەوە ئێمە نەمانتوانیوە هەتا ئێستا 100% کۆ بە هەنگاو بە هەنگاوەکرێ نەمانتوانیوە 100% هەردوو هێزی پێشمەرگە یەک بخەین لە یەک موسسەیەکە پێڵەن وەزارەتی پێشمەرگا یعنی ئینسان بە منطقی بیرکاتەوە ئەمە خەتای پارتیویەتی بەڵێ بەڵام ئەم خەتای لە شۆ هاتووە ئەمە بنەمایشی سایکۆلۆژی سیاسی هەیە ئەمە تاریخی هەیە ئەمە شتێک نییە تۆ بتوێ بە زۆر فەرزی کەی بڵێ هەر ئێستا بێ بکرێ ئەگەر جەنابە بفەرموویت کە ئەو بەڵێنانەی کە لیستی کوردستانی لە هەڵبژاردنەکەی 25 حوتایەتی هەتا ئێستا هەمووی نەهێناوەتە دیڵم ڕاز دەفەرمووی لەبەری ئێمە ئەوسا باسی خەتی شەمەنەفەریشمانە کرد لە زاخۆوە تا هەڵەبجە و ئەلەو بابەتەکە و پرۆژەیەکی زۆر درێژخانەیە لەوانەیە بە 3-4 کابینێژنەیەتە دی بەڵام من ئەڵێم ئەمە ئەگەر سەیری ویست بکەی ئەو ویستەی کە هەیە بۆ ئەوە من ویست ئەبینم لە ناو حکوومەتی هەرێمە لە سەرۆکایەتی هەرێمە لە سەرکردایەتی پارتیویشێتیا ئەوە بینم بەڵام ئەبێ لە پاڵ ئەمەیە هەستیش بەوە بکەم وەکو چۆن ڕەخنە ئێمە بۆمان هەیە ڕەخنە بگرین لە ئەدای پەرلەمانتارەکانی بڵێن لیستی کوردستانی
ئیتر خۆ ئەوانەی کە لە لیستی ئۆپۆزیسیۆنن چی پێ بڵام خێری زنگە نین کە تۆ بیانکەیتە شوشەوە هەڵیان واسی بڵێمانە گەردیان لێ نەنیشتووە من ئەڵێم ئەمەی کە جەناب دەفەرمووی ڕاستە ئەو بەرنامەیە هەتا ئێستا 100% پیادە نەبووە کە 25 حوت وعدیراوە بە خەڵکی کوردستان بەڵام لە هەمان کاتیشا ئۆپۆزیسیۆن نەیتوانیوە دەوری خۆی بێنێوەکو ئۆپۆزیسیۆن ڕۆڵی ئۆپۆزیسیۆن چییە فشارخستنە سەر چاودێری و فشارخستنە سەر لاینی دەسەڵاتدارە بڵێن حکوومەت بۆ جێبەجێکردنی ئەو پێویستیانەی باشتێکی تر بڵێم بۆ جێبەجێکردنی ئەو شتانی کە پێویستن بۆ کۆمەلگا ئیترەمە لە ئاسایشەوەی لە ئاوە لە کارەبایە لە پەروەردەیە لە تەندروستی و لەمانە ئەوە نەیانتوانیوە ئەو ڕۆڵی خۆیان ببین بەو شێوەیە ئەگەر دەسەڵاتیش عەقڵی بەوە نەشتێ لی نەزانێ ئەوان ببین بە مامۆستای بەڵێ زۆر سپاس دکتۆر هەڤاڵ ئەگەر قسەیەکە هەبێت لەسەر قسەکانیەوە بەتایبەت لە مەسەلەی پەیوەست بە بوونی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستانە ئێمە ئازانین ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووە باسکردنیشی بەردەوامی لە مەسەلەی خۆپیشاندانەکان هەبوو و خۆی بە نوێنەراتیکردنی خەڵکی ناڕازی و خەڵکی ئەوە لە دەسڵات لە قەڵەم ئایا تا چەند ئۆباڵی ئەم جۆرە خۆپیشاندانانە ئەکەوێتە ئەستۆی ئۆپۆزیسیۆن لە ئەدانەکردنی ئەوەرکانی خوانۆک ئۆپۆزیسیۆنێکی بەدەنی ئەمە لێرە تلسەکە لەمەیە و خەمەکە لەمەیە و کارەساتەکەش ئەمە دروستی کردووە کە خوا نەخواسە لە دەڤەری هەولێر و بادینان هەرچی بێت یەکسەر پارتی بخرێتە ژێر پرسیارە و لێرەش هەرچی بێ گۆڕام بخرێتە ژێر پرسیارەوە ئەمە ئەبێ بەڕاستی بیرڕەوێنینەوە بەچی بەوەی ئایا خۆپیشاندان حەقە یا حەق نییە حەقە لەبەرەوە نابێ گەرێکی باسی بەڵێ بەڵام سووتاندنی بارگا بۆ حەق حەق نییە بە جۆ هیچ جۆرێ حەق نییە ئەگەر لێرە ئێمە بڵین فەوزەوی گێرە شێوێن کردوێتی لە شوێنێکی لەوانێ بە پەیڕۆ بەندانەکرابێ کە من ئومێد دەکەم وانە بێت یعنی چونکە ئەگەر ئەوە ببێت بەڕاستی و ئیرهابی دەولە دروستە بێ زۆر وڵاتەکە ئیتر بەڕاستی وڵاتەکە ئیتر لە ئیستاوە توانین بڵین لە میسرە چێ کە من ئومێد دەکەم وانە بێ یەکێکی تر لەوانی کاکە فەرمووی ئیش کراوە بەڵام بەشەر لە وڵاتە بینا نەکراوە من لە بینی ئازادی و کارەبای ئازادی هەڵەبژێرەوە ئەوانەی کە خەدەم خزمەت دوزارین تا ڕادەیەک لەوانەیە چوو بێت لە بینی کارەبا و ئازادی هەڵەبژێرنی پێ کەسێ بەری سژنەوە سێژەمە خواردنی ئەیتێ کارەبای بەردەوامی هەیە لە بەردەم سەتەلایتە ئاوی ئەیتێ ئەمنیەتی پارێزرا وەڵام سژنە من ئەمەوێت کە ئەگەر کارەباشم نەبێ ئازاد بیرکەمەوە ئازادی یعنی جیاوازی یعنی قوبوڵکردنی یەکتری بەو معنایە ناڵێم ئازادی یعنی فەوزاکە لە بەڕاستی بەداخەوە لە وڵاتە لە چەند ساڵی ڕابردووە وامان لێ کرد چەمکەکانمان هەمووی ناشرین کرد لە چەمکی قوربانیەوە تا چەمکی پێشمەرگە تا چەمکی ئازادی تا چەمکی دەسەڵات تا چەمکی ئۆپۆزیسیۆن هەموویمان بەنەوعی لە نەوعەکان بەڕاستی لە فەرەنگی سیاسیەوە بەنەوعێکی تر گۆڕی خۆمان لە بەپی کللتوری خۆمان دروستمان کردەوە دامان ڕشتەوە ئازادی بە معنای قوبوڵکردنی یەکتری ئازادی بە معنای ئەوەی کە تۆ چیتە پاسێکەوە 21 کەسی تایە تۆ یەکێکیانی تۆ مافت هێچ گەرە پێشی بەڵام زیان بە 20 ترێک ئەگەیەنی تۆ نایکێشی واتە ڕێزگرتن لە ئیرادەی ئەوانی تر قوبوڵکردنی جیاوازیەکانی ئەوانی تر ئەم کللتورەمان دروست نەکردووە حیزبەکان کادرێ بەرهەمەهێنن وەلائی مطلقیان بۆ کەسەکان هەبێ کە ئەمریان پێەکەن نەک بۆ نیشتیمان نەک بۆ هاونیشتیمانی نەک بۆ دەستور نەک بۆ یاسا نەک بۆ پەرلەمان نەک بۆ حکومەت ئۆکێ ڕاچێ لەسەر ئەو قسە ئایا وایە واللهی بەڕێی من ئەگەر بڵێم ئێمە نەگەیشتوینێتە ئەو ئاستەی کە وەکو حیزبی سۆشیال دیموکراتی سوید کەوادر پەروەردەکەین ڕاستە بەڵام بەو شێوە مطلقیەش بەڵام من لەگەڵ ئەتوانین بڵێن حیزبەکان کادر بە شێوەیەک پەروەردەکەن وەڵای مطلقیان بۆ حیزبەکانێ نەبۆ نیشتیمانێ نەبۆ دەستورێ نەبۆ دازان ئەزانی ئەگەر ئاوا بە مطلقی من بڕام بەسخوا مطلقە یعنی لای من ئەو شتانە نسبین یعنی لە کەسەوە ئەگۆڕێن باشە ئێمە یعنی فاکتۆری شخصمان بیرێشێتەوە مامۆستا لە ئەوڵا باسی تاکە کەسی کرد فەرق هەیە ئەبێ یعنی بڕامان بەوە بێ بە تەشید فەرقی هەیە ئەگەر با بڵێن فلان کەس محافظی بەغابێ یا فلان کەس دەبی شخصیش فەرقی هەیە ڕاستە هەردووشیان بە چوارچێوەی بەرنمەیەکە و بەسراون کە حیزبەکەیان حکوومەتەکەیان یا چێ یا بڵین وەزارەتی ناوخۆ بۆی داناون بەڵام لە تەنفیزە ئەلف و با فەرقیان هەیە ئێرگەکتریا بۆیە ئەبم مطلقی بڵین قسەکردن کە حیزب بەس کەوادرێک بڵێ من لە ساعات 4ەوە لەم کەناڵە لا خوێم بە دوای کادرێکی حیزبەکانە ئەگەڕێن بە تەعمیم متوانە قسەمەکەن کەس قسە ناکەمە بەسمان لەوەیە ئەو مطلقیەتە ئەی من کادری حیزبینی ئەمە جێ دڵخۆشی دوای تۆش دوای دواکەوتنێکی زۆر خۆشبەختانە دێمە تەقدیری ئەو بارودۆخەی تۆ ئەکەین کە هاتی بۆیە بە من دانیشتم بەڕاستی خۆ لەبەر ئەوەی لە ڕێزی ئەوەی کە ئامادە بووی بێ ئەبێ لەم جۆرە زۆر بەڵام کاک هەڤاڵ قسە نەکردنی کادرێکی حیزبی و متەزیمبوونی بە پرەنسیپ و تەوجیهات حیزبەکانەوە مانای ئەوە نیە ئەم کادرا وەلای بۆ نیشتیمانەکەی نییە مانای ئەوە نیە کە وەلای بۆ دەستوری وڵاتەکەی نییە وەک تۆڵی
ولا یەکەمی بۆ حیزبەکەیەتی ولا یەکەمی بۆ تعمیم سیاسیەکەیە ئەخرەوە تەرجمەی شخصی خۆیەتی لەبەرەوەی من بەناوی یعنی لەناو پارتیا قساکەم هیچ کاتێ من هیچ لەحزەیەک هەستم بەوە نەکردووە کە حیزبەکەی من بک بە ڕۆبۆتێک بۆی کەی پەنجەی پیانەیە من قسە بکەم کە پەنجەی نابمیانە بێدەنگ بم بە پێچەوانەوە من ئینتیما بۆ نیشتیمان لەناو حیزبەکەی خۆما دۆزمەوە بۆی بووم بە ئەندامی ئەمە خاڵە جوهریەکە ئەمەیە ومێ دەکەینە مۆدلانە زۆر بکە بە پەنجەی یەک دەستێگە بژێرن بەڵام ئەگەر کاکە ئەوە نالیا هیوادارم جوابیەوە بەڵام دکتۆر ئەگەر تۆ بە بۆچوونی تۆ بێ یعنی ئینتیما بۆ حیزب دای برنە لە ئینتیما بۆ نیشتیمان و بۆ دەستور کەواتە ژمارەیەکی یەکجار زۆر ئینسانی کۆمەڵگایە ئەندامی حیزبەکانن کەواتە ژمارە زۆرە ئینتیمایەکی جۆڕاڵیە بەتعبیر دەکەیتەوە وەلایەکی مطلقیان بۆم حیزبانە هەبێ مامۆساگیان وڵی بۆ نیشتیمان و بۆ ئەبدەیتی پرسیارەکانە یعنیەوە بێبزانم چۆنی دا ئەڕێژنەوە ئمە بەستەکەمان لەوە نییە زیندوێتی ئەم کۆمەڵگایە ئەوانن زیندوێتی ئەو کۆمەڵگانە کادری حیزبی مامۆساگیان بەڵام بەشە زۆرەکەی ڕۆشنبیریش بەسە زۆرەکەی کادری حیزبی بەشە زۆری بەرپرسەکان لەم بارودۆخەیە بێدەنگن هەروانی تەلەڤیزۆنەکانیان گرتبوو لە چەند ڕۆژی ڕابردووە قسەیانە کرد ئەمڕۆ دیار نین ئێمە ئەمڕۆ هەمومان بەرپرسیارین لەوەی ئەم بارودۆخە بە باری هێمنیە بەرین بە باری هێمنی عنی ئەوە نا دەسەڵات بچێتەوە بۆ لای ئیشەکانی خۆی بیکە خەڵکی بچێتەوە قوربانیەکانی بنێژێ نەخێر ئەبێ ئیتر هەمومان ئیشکەین بە خەباتی مەدەنی گەندەڵی نەمێنێ یاسا سەروەر بێ سیستەم هەبێ پەرلەمانیشی خۆی ئەوە کاتێک گەکرێ هەر برینەکە دڵ تابوو ساڕێژی نەکەی ئەبێ ساڕێژی بکەیت ئەبێ ساڕێژی بکەیت ئەبێ کەناڵی حیوار هەبێ ئەبێ تری قوبولکەی لە دەوری مێزێک دانیشی بەڵام ئەگەر تۆ بە من بڵێ تۆ نابێ هەبیت تۆ نابێ هەبیت ئەم جوملانە نین لە کوردستانە خۆشبەختانە ئەم جوملانی لە کوردستان ئەم جوملانە کە هەشن خەڵکی بەڕاستی ئەگەر خەڵکێک ئەیان لێ خاوەنی وەرزێتە گەورەیە نین چونکە ئەگەر ئیشمان لەسەر نەبوونی یەکتری کرد ئەمە بەڕاستی ئەمە منافەسەنی ئەمە سیراع من بەهی جۆرێ لەگەڵ ئەویانی من ئەڵێم مامۆستاجان من ئەڵێم تۆ کاتێک دەتوانی حیوار یا باوا بڵێم حیوار لەگەڵ یەکێکە ئاکرێ کە قوبوڵی تۆ بکا کە هەبیت بەڵام ئەوە گەڵ بڵێ من تۆ نابێ هەبی من عەرش و تەخت و تاراجی تۆ ێنمە خوارەوە ئەسڵەن تۆ ئەبێ بارکەی بڕۆیت ئەبێ وڵات بەجێ بێڵی ئەبێ داوای رجوع بکەی لە شوێنێکی تر یەکێ واو پێ بڵێ چۆن ئەتوانی حیوار بکەی بەڵام هێشتا سەر ڕای ئێمەش بە بۆ چۆنی من ئێمە لەم هەڵەیە خێرنین پێویستە خەڵکی ڕۆشنبیر و دڵسۆزی ئەم خاشی کوردستانە لە ڕێگ ئەوانەی کە لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنین ئەوانەی کە سەحوفین ئەوانەی کە سیاسین ئەوانەی کە ئەندامی پەرلەمان مامۆستایانی ئاینی بەیەکەوە تەریب بەیەکەوە وەکو جەیشێک بە هەمومان هەوڵ بین کەناڵی کۆمونیکاسیۆن زیاتر بێ یەکتر قوبولکردن زیاتر هەبێ جۆ لە یەکتری بگرین وا نەزانین کە ئەگەر جەنابە ڕێیە وەکو من نەبوو ئیتر تۆ دوژمنی 1000 ساڵی من کاک ئاری ئەم جۆرە وشانە بوونی کۆنتاکتی بەردەوام پەیوەندی بەردەوام گفتوگۆی ئاشتیانە ئەمە مۆدلەکە هەمومان ئەیڕێنەوە پێم وایە ڕەنگە حیزبێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نبینیتەوە ڕۆشنبیرێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نبینیتەوە باەخ بەم جۆرە مەبادیانە نەیە بەڵام پرسیاری گرنگ ئەوەیە کە میکانیزمەکانی تەرجمەکردنی ئەمە بە واقع چییە تاوەکو سەرنجام خۆ پیشاندان لە هەرێمی کوردستان نەگاتە ئەو ئاستا لەلایەن خۆ پیشاندەرانەوە و دەسەڵاتیش بە شێوەیەک بێکە ئەو خەڵکانە ڕازیە بەو شێوەیەنەکە قسم لەسەر میکانیزمە قسم لەسەر ئالێت میکانیزمەکە ئەوەیە کە وەکو عەرزم کردی ئەبێ ئەوەی بەرامبەر تۆ قوبولکە یعنی ئێمە بە بەردەوام لە کەناڵەکانی خۆمانەوە لە گفتوگویان لەگەڵ ئۆپۆزیسیۆن باو عرضکەم يعني پێ دوای نییە دوستانە دەسەڵات قبول ناکە بیسڕێتەوە من بە عملی یعنی بە تەجروبەی خۆمێڵێم ئەمە شتێک نییە تعمیم بۆم هاتبێ لە مەکتەبی سیاسی بڵێن ئاری بڕوا بڵێ من خۆم تیا بووم لەم پرۆسەی کە باسیەکەم ئێستا هەر لەم هەفتەیەشا تیا بووم معقول نییە من و جەناب دابنیشین من لە حزبی دەسەڵات من لە ئۆپۆزیسیۆن جەناب لە حزبی دەسەڵات بەیەکەوە قسە بکەین ئەنواع وعد بین بە یەکتری زمانمان شیرین بێ لەگە یەکتری تۆ لای ئێوارە لەسەر تەلەڤیزۆنەکە تۆ تۆپخانەکە بکەیتە خار ئەی باش ئاخرەمە یعنی بانێکە و دووهەوە ئەنجا ئەو کاتە پیاوسەری لێ تێچێ تۆ کامیانە دەوێ ئەمان ڕێی خۆ بوو یاوەی کە ئەم بەیانەیە پێوتین مشکلەکە لەویایە ئەو میکانیزمی جەناب دەڵێ خۆشتەکە لای من نییە من لە حیزبێکی دەسەڵات ئینسانێکی عەبقەری بن بەس من عەقڵم پێ بشکێ من بۆیە وتم ئەبێ هەمومان بە کۆمەڵێ جێیشی تەری بڕۆین چوار پۆری وەکو مامۆستا ئەتوانێ مامۆستامان بێ ئەتوانێ ئەو یارمەتیمان با بۆ دۆزینەوەی میکانیزمەکە بەس مشکلەکە ئەوەیە ئەگەر تۆ قەرارت دابێ من نەبم تۆ قەرارت دابێ زەربێکی ڕاست و چەپە بەسەر منە هێنابێ بڵێ ئەسن تۆ نابێ مەحەل هەبێ لە عێرابا مفاوزە لەگەڵ چی ئەەکەیت میکانیزم لەگەڵ چی ئەدۆزیتەوە بە بۆچوونی من ئەبێ ئێمە هیچ ڕێگەیشی تر نییە هیچ ڕێگەیشی تر خواویستمەوە بڵێم هیچ ڕێگەیشی تر نییە جگە لە کۆبوونەوە لە دەوری مێزێکیوە 1000 ساڵی تریش تۆ شەڕ بکەیت لە یەکتری بەی
شەڕی ئیعلامی بکەی لابد منها ئەبێ لە دەوری مێزەکەدانیش و مفاوزە بکەی. دکتۆر بە بۆچوونی تۆ هێزێک لە کوردستانە هەیە ئەو پزیسیۆن لە کوردستانە کار لە سەرکردنەوەی دەسەڵاتەکە و سەرنجام ڕۆژێکی لەو شێوەی لێ بکەوێتەوە؟ نەخێر ئەبێ لەسەر ئاڵوگۆڕی دەسەڵات بیکە. ئەگەر نەزعاتی ئەوە هەبێت چۆن ئەوی دەسەڵاتم ناونا نەزعیدێک دیکتاتۆری ئەمەش جۆرێک ئەوی تا ئێستا کردوتی چی بووە؟ ئەوی تا ئێستا کردوتی چی بووە؟ نەکردوتی هەوڵە بۆ ئاڵوگۆڕی دەسەڵات، هەوڵە بۆ مشارەکە بۆ بەشداریکردن نابێت لەسەر مێزی حیوار بێ، ئەبێ لە مۆساتا بێ، ئەبێ لە داهاتی وڵاتە بێ، ئەبێ لە نەبوونی تەسکی حیزبی بێ، ئەبێ بەشداری پێ بکەی لە حکوومەتە، ئەبێ وەزیرت هەیە بەسەر چاو جێگرەکەشی بۆ تۆ. بەڵام ئەو خەڵکانەی تر لەکوێن؟ ئەوان ئێمە لەکوێین؟ جاوکاتە ئۆپۆزیسیۆن نامێنێ مامۆستا. نامۆستا لە ئەوروپا ژوایە خۆ جەناب لێ بووم لێوێ نەبووم. ئەوەی ئەیباتەوە مؤسسات پۆستە سیادیەکان وەرەگرێ بەڕێوەبەرێکی گشتی لە شوێنەکانی گشتیە. بەڵام تۆ ئۆپۆزیسیۆن لە چایچێکە و تاوی تر نایڵێ لە دام و دەستگاکان ئەوکو پێویست هەڵسوڕێ خەڵکی بۆ دانێ چاودێری بکە. ئەبێ تۆ پێی بڵێ تۆ هاوڵاتی من تۆ بادەنیشێنیا بێتێ و پارێزم. تا ئێستا ماسیجە بە خەڵک نەدراوە، بە ئۆپۆزیسیۆن نەدراوە. ئۆپۆزیسیۆن ئەکرێتە دەرەوەی بازنەکان، ئۆپۆزیسیۆن ئەکرێتەوە بە دەرەوەی بارودۆخەکان. ئۆکەی من زۆر سپاس کاکاری دەبێت پرسیارێکت لێ بکەم. ئەگەر ڕۆژی هەرێمی کوردستان بەردەوام بێ لەو جیاوازە چیناتی کە لە کوردستانە هەیە، لەو سەر بەخۆ نەبوونی دادگایە، لەو کۆمەڵ نادەتپەروەرەی کە لە ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستانە ئەبینین، دووبارە بوونەوەی ڕووداوی لەم شێوەیە چاوەڕوان کراوە یان نابڕێت بۆچوونی من بەجیاواز لەوەی کە لەم جارەیە هێرشکراوەتە سەر بارگایکی پارتی دیموکراتی کوردستان کۆی خۆپیشاندانەکە بە شێوەیەکی من لەوەش زیاتر ڕۆم من ئەڵێم ئەگەر ئەم وەزعە ئەم مەسافەی کە هەیە لە بینی فەقیر و دەوڵەمەنە ئەو نەعەدالەتی کە هەیە کە کۆنگرەی سیانزەی ئێمە دانی پیانەوە بۆیە دروشمی دادپەروەری بەرز کردوێتەوە ئەم ڕقوچینەیە کە لە بینی خەڵکێکە وەکو بیر ناکەنەوە وجودی هەبێ ئەم چەق بەستووە بەشتی کۆنەوە بۆیە بێ نوێ بینەوە ئەگەر ئەمانە لە شوێنی خۆیان بمێنن شتێک نامێنێ ئیتر ئێمە شانازی پێوە بکەین لە هەرێمی کوردستان و بە بۆچوونی من پاش ئێستاش نەبێ ساڵێکی تریش بێ دەی تریش بێ 15 تریش بێ بە ئاڕاستەیە گەڕوە کە لەوانەیە هەمومان پەشیمان بینە وەڵام تازە درەنگە بەڵێ بۆچوونی تۆ چێ لەوبارەوە من ئەڵێمە بێ هەمومان خەریک بینەمە هەمومان تیای بین بۆی هەمومان بەرپرسیارەتی یاگرین کردن دەوێت هەر کەس لەم پرۆسەیە لە گەنجێکەوە تاکە ئۆپۆزیسیۆن تا دەسەڵات خۆی تا ئۆرگانەکانی خۆی هاوڵاتی فڕاتە کایەکەوە کە نابێت چاوەڕوانی نقل و گوڵبی تێوەگرێ بۆ ئەوەی کە تواناکان و ماتەوزەکان کۆکەینەوە ئەم وڵاتە وزەی کەمە لە کارەباوە کەمە تا بنزین کەمە ئەوەی ناوی وزەیە کەمە گەنج وزەیەکی بە نرخە لە وڵاتەیە کەمە بەڵام بەکارمان نەهێناوە ئەبێت تەنمیەکەین جێلی نەکەین بە هەمومان ئەبێ ئاراسی خۆی پیشان بین ئەبێ پێی بڵین تۆ ومێدی ئەم وڵاتە بۆ تۆیە تەنیا بۆ کوڕی بەرپرسەکان نییە تۆ بەشێکی لە وڵاتە ئەم وڵاتە کەڤەرێکە تۆ ئەپارێزیە تۆدا ئەپۆشێ لەسەرەکەمان تەواو ئەگەر دو قسەی خۆت بکەیت وڵی دو شتێک بەلاتەوە گرنگ بێ و نەوت بێ و بتۆی بڵیت وڵی ئەوەی کە بەلامەوە زۆر گرنگە هیوادارم کە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان بتوانین ئەو سێ دروشمە قورسوگرانی کە هەڵمان گرتووە نوێبوونەوە و دادپەروەری و پێکەوە ژیان بە گڕوتینێکی تەواوە زیاتر لە ئێستا ئێشی بۆ بکەین و بە ڕێگەی حیوار هەر مەشاکلێکە بێ لە کوردستان مەشاکلی سیاسی کۆمەڵایەتی وەکو هەنگاوی یەکەم هەنگاوی دووەم وەکو مامۆستا فەرمووی بەجێبەجێکردن ینی بە پراکتیزەکردنی چاکسازی و نهێشتنی گەندەڵی هیوادارم هەمومان سپاس دکتۆر تۆ شتێک هەبێ بەر لەوەی بتۆی بڵێ من هیوادارم ئەو باوەڕە بۆی لای خەڵک دروست بێتەوە ئەو بڕوایی کە حیزبەکان بە دروشمەکان و بە کادیرەکان و بە خەبات و پەرلەمان و حکومەتیانەیە بیکەن بەکردار بۆی باوەڕ لای خەڵک بەهێزکەن بەڵێ زۆر سپاس بەڵێ بینەرانی بەڕێز ئەوەی کە گوێتان لێ بۆ گفتوگۆکردن لەسەر ڕۆژی خۆپیشاندانەکان لە پارێزگای سلێمانی هیوادارم جێگەی سوود بوو بە میوانداری هەرێک لە بەڕێزان کاگاری ئەرسین ئەندامی سەرکردداری پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای سلێمانی بەخێرهاتن دەکەن جارێکتر هەروەها دکتۆر هەواڵ ئەبوبەکر مامۆستای زانکۆ بەخێر بن سپاس ئەوەی مەشار برادەرین